بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و کاریگەری و لێکەوتەکانی تەنها لەسەر بازاڕ و شوێنە گشتیەکان نەبووە. توێژی گەنجان لە پارێزگای هەڵەبجە ئاماژە بەوە دەکەن دۆخی ژیانی گەنجان بەهۆی بێکاریەوە خراپە و کۆڕۆناش کاریگەری دەرونی لەسەریان هەبووە. دیارە ئەگەر لە ڕابردووە گەنجان گرفتێکیان هەبوو بێ ئەویش نەبوونی بێکاری و نەبوونی شوێنی حەوانەوە و شودان و زۆربوونی گازینۆکان بۆ ئەوەی کاتی تا بەسەربەرن لە کاتی هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا و کەرەنتینە گرفتەکانیان بوونەتە دووقات. لەوانەیە جاران لەلایەن خێزانەکانیانەوە هاوکاری کرابن و بە پێدانی بڕێک پارە کە لە دەرەوە سەرفیان کردبێ ئەبینی لە ئێستاە خێزانەکانیش ناتوانن هەمان ئەو هاوکاریەی گەنجەکان بکەن و نەبوونی بێکاری و نەبوونی موچە ئەم کارانەی لەسەر گەنجەکان قورستر کردووە. بەشێکی دیکە لە گەنجان ئاماژە بۆ ئەوە دەکەن پارێزگاکەیان داخراوە و هاوسنوورە لەگەڵ ئێراندا دەرچەی تێپەڕبوونی تێدا نییە بۆ پارێزگایەکی دیکە. بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەش چەندین گەنجی بێکار کردووە. پێشتریش هەلی کارەکە کەم بۆ لەم شارە ئێستا کە ئەم نەخۆشە کوشندا هاتووە کۆرۆنا بۆتە سەبەبی ئەوەی کە کۆمەڵی گەنجی زۆر بێ ئیش بن ینی یەکێ لەو کێشانەوەیە من هەمیشە لەم بازاڕانە ئێستا پیاسەیەکەم بۆم دەرەکەی کە کۆمەڵی گەنج پێشتر کاریانە بۆ ئێستا نییانە ئەم گەنجانە ئێستا چیەکەن ئەلبەت بێکارن هەندێکیشان زەواجیان کردو هەندێکیان ئیش و کار و ماڵ و منداڵیش بەسەریانەوەیە هەتا هەیە باوکودایکی نییە خوشکوبران کەوتۆ بەسەریەوە. گەنجانی ئاوارەی سووریا و عێراقیش لە پارێزگای هەڵەبجە وە خۆیان دەڵێن ئەوان زیاتر گیرۆدەی کاریگەریەکانی کۆڕۆنا بوون. بەو پێی لەناو بازاڕدا کار دەکەن و ماوەیەکی زۆریشە بازاڕەکان داخراون و بێکار بوون. هیچ سەرچاوەیەکی دیکەشیان نییە. طبعا فيروس كورونا أثر بشكل البته فيروسی کۆڕۆنا کاریگەری خراپی لەسەر ئاوارەکان هەبوو ئەوانەی لە پارێزگای هەڵەبجە ئەژین کە ناتوان بچنە دەرەوە بۆ کار و گوزار لە ڕێی شت فرۆشتن وەک عەرەبانەکانی سەوزە کە لە شارەکەدا ئەسوڕایەوە. هەروەها ئەوانەی کرێکاریانە کرد تەنانەت هەبوو فەرمانبەریش بوو ناتوانێت بچێتە دەرەوە نەکە ڤایرۆسی کۆڕۆنای توش بێ. ساڵانە و لە هەرێمی کوردستاندا دەیان گەنج لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە دەبنە خاوەن بڕوانامە بەڵام پرۆسەی دامەزاندنیان ڕاگیراوە. لە ساڵانی ڕابردوودا چەندین کارگا لە پارێزگاکەدا کراونەتەوە بەهۆی بێبازاڕیەوە داخراون. ئەمە ژوای کردووە گەنجان زیاتر ڕوبەڕووی گرفت ببنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.